ئەمە سەمام بورێ مەلێ بشک بیەی تۆ مەڵهەمام پەی خەما بورێ مەلێ بشک بیەی تۆ مەڵهەمام پەی خەما بورێ مەلێ بەشکەم بە سیحر و ئادەسا ناوچە هۆرامانی ناوچەوە تایبەتە جە ناوچەکە و کوردستانینە بە تایبەت بەندیەکە بێشە ئەشناسیەوە ئایژانە چی ناوچە هۆرامانی زانای ئاینی و عولەما و عارفێش فرێنی چی گرنگیشە دانپانەیە چون هۆکارێەوە هەنەیە جە هۆکارەکە ئانە کە ناوچە هۆرامانی باگراوەندی ئاینیش هەن جە ئاینی زەردەشتیوە هەتا پیشەلیاری گەورە کە کۆچی دوایی کەرۆنە ماریفەتنامەنویس و پیشەلیاری کوڕش دوایی مێنە ماریفەتنامەکەی دەستکاری کەرەوە دمایی بوو بۆ 99 پیری دبای و ئانەی وردە وردەی حتا مەولەنا خالد کە تەشریف مارۆ هەورامان ئی باگراوەندە ئایندە هۆکار بێن وەرە ئانەی کە گرنگی بە بە زانای ئاینی این خاڵی یەکەمش هەر بە کوردی خاڵی دووەمشە ناوچە هۆرامانی ناوچەوە کۆچەری نییە ناوچەوە پێسە ماچە مەسکوولین و یاگیەوە ساکنبیینێ ناوچەوە کەنارە و گۆشەن ناوچەکانی تر لە جیاوازیش ئانە کە خەڵکو ناوچەکەی کۆچەری نییەنێ کە کۆچەری نێبینێ زیاتر ئاسانتر تاوانە زاوڵەکە شاکیانە وەردەست و مامۆسای ئاینی و حجرە و وانای وینیشا ئی خاڵی دووەمەشە چەنی ناوچەکانی تری جیاوازە کە جاشکەرەوە ئان ناوچەکەی تری واتمی جەجاف و گۆرانەیشە کۆچەری بینی نەتاوانشە ئیسیقراریت گێرە یاگیەوەنە بە ئەندازە واتمی ساڵێەوە ئیلا وەرزەکانە هاتو چۆشاکەدە ناوچە هۆرامانی کۆچ و بارشە نەبیێنی ئینە خاڵی دووەمشە خاڵی یەکەم کە باس و باگراوەندی ئاینی ماکردن ئەگە تەماشا کتێبە مێژوەکە کەرینە بێن بە نەرید گریانێ ناوچە هەورامانی زاڵێکەرەوە بە وەقفەی ئیسلامی وەقفەی شریعەتی ئیسلامی کیانۆش تەکیە و خانەقاکە دیارە مێژوو تەکیە و خانەقاکەش قسێوەترەنە بەڵام خەڵکو هەورامانی وەرانی باگراوەندە ئایندەکەش بێن ساکن بن یەکیاگنە و اعتیمادی ژیان و گوزەران و زیندگیش سەر وێژ بیان ئینە خاڵێترە نەسەر وانەی کە ناوچە هۆرامانی فرەتر گرنگیشدان بە زانای ئاینی حجرە و خانەقا و تەکیەکە و ناوچە هۆرامانی ڕۆڵی فرێشا بینی خەڵکە ئەجۆشە هەر تەنها حجرە و خانەقاکانە تەنها دەرزونیان هەر دەرز نەگەن بەڵکو جگە دەرزونیایی بابەتی عیرفانی فرە گرنگی شادریان پەنە دما و بابەتە عیرفانیەکە بابەت و سڵح و سەلاحێت دلێ خەڵکینە ئەگەر تەماشا قەباڵە مێژوەیەەکە کەرینە وانیشاوە ئیسەکە مەتحەفەکە و عالەمینە جیهای نەویزیاوە بە تایبەتی وڵاتای ئەوروپینە کە قەباڵی ماهەنێ چاگەهی ناوچە هۆرامانی حتا تەداخل شاکردن و خەڵک کێشە و زەمین و زار و باخەکاشە جووەکاشە وەقفەکەش ئاگر بەردێنەوە تەکیە و خانەقاکە هەر شاکردێنی ئینە یۆ خاڵەکە خاڵ ئاشتەوایی کۆمەڵایەتی خەڵک ژەنی ژمارەکردێنە گەڵانە پێتەکیە و خانەقاکە زاڕە و سەنوەر و وانای بە هەمان شێوە ناوچە هۆرامانی جگەجە بابەت و تەدریسی گرد و بوارەکەی تر حجرە و خانەقاکی ناوچە هۆرامانی خزمەتی گەورە شاکردن پیای گەورە شایاونی نێپەنە جەزانای ئاینی جە نووسەرێ جە شاعرێ و جە پیای ڕامیاریە ئینە گر جە حجرە و خانەقاکانە گەورەی بینێ و خزمەت کردێنێ و بە هەمان شێوە بابەتێتریش کە مەسەلەی ئاشتەوایی کۆمەڵایەتی حجرە و خانەقاکی فرە گرنگی شادان پەنە خاڵێتر خزمەتێەوە کە گرد و ئەدەبی کوردی قەزار و حجرە و خانەقاکان ئایژانە بابەت و شعر و پەخشان و ئەدەب حجرە و خانەقاکی مەزەر و شعرەکانی حتا کلاسیکیەکیش هەر قەرزاری ئایشادی داخی مۆرۆ تاب و شەراب چن میوە دەیمە و سەرکەلی داخی مۆرۆ تاب و شەراب چانەی زیاتر پەی دیڵێم من تاسەما بورێ مەلێ من تاسەما بورێ مەلێ
من تا سەما بورێ مەلێ زانی کەم و سینقی خەمێ بە شێوەیەوە عام مەڵاو ئاسەردەمیە هیچێوێ کەیسە جێبیێنێوە بە شەش ئینا مزگینە و بە شەش ئینا مەکتەبنە و بە شێوەژلوان پەیمانگا و بە شەژلوان زانکۆ و تخصصاتی جیا بیەنەوە جا مەسەلەن لایەنی پزیشکی و لایەنی کۆمەڵناسی و لایەنی مەسەلەن دەروونناسی و ئینیشا ئاوەختیە ئیچێوێ هیچ کام نەبیێنێ گرت پێوە بێنێ ئەگەر بیێ با ڕیشەشا گر پێوە بێنێ و ئایاگەچە کە بیەن بە سەرچەمە و وەرقوڵیای گرد و ئیچێوە تەنیا مزگی بیەن مزگیش تەنیا مامۆسا و مزگی بیەن واتە ئاچێوە کە پەنەژوچی و زانست و زانیاری ئیسلاحی اجتیماعی لایەن و چێوا کە پەیوەندیشا بە گرد و ڕەهند و کۆمەڵایەتیەوە هەن دلێ کۆمەڵگەینە گرد دلێ حجرێ و دلێ مزگی و لەو مامۆسایەوە سەرچەمە شاگرتن وەروانەی مامۆسا ئاوەختیە زانایش فێر و خەڵکی کردن حرفێژ واتنێ بە خەڵکش فێر و خوێنەواری کردن خەڵکش فێر و ئاداب و دینی کردن بە تایبەتی ئاچێوێت کە ئەحکامی شەرعیەنێ جە فقهی و جا ئاداب و نماکردێ و ورێستێ و نیشتێرێ و لوای پەیانە و خەڵکی و سەردان و نەوەشی و ئاداب و گەورە و وچکلەیی و ئیچێوە وە فرە و جارە جە هەورامانە مامۆسێ بەشێوەی چا لایەن و حەکیمیەتی چاکردن ینی کام دەرمانە پەی کام دەردێ خاسا و چەنی مەسەڵەن فلانە کەس وەرمش زڕیان وەرمش مەگن و پۆرە چەند ڕوێەوە چەنی تەکبیر کردی و فیسارە کەس مەسەڵەن ئێشێوە مازیش نەپێڵا بیەن و مامۆسا ئیچێوێت چە زانێنێ بەشێوە جە مامۆسایە ئینەی چاکردن وەروانەی ئاوەختیە ئەگەریۆ تەرسابیە لوێنی پێلاو مامۆسایی تەنانەت ئەگەر بزێوە گومە بیە جەلادەگێوە هەورامانینە لوێنێ واچنێ مامۆسا تەکبیرێماکەرە ئاڵ دەم و وەرگیشا پێی بەسێ دەم و وەرگی چێوێنیە نامێش ئینە بۆ واچی وەرگەکە مەلولاشرە بەس جۆرێ جە دڵنیایی دێ بە ساحیب و ئی بزێ کە ئیتر بە ئیسراحەت ئاشەوە وسێ وەدمایج ڕەنگە تەسیر و وێش بیێش هەم بڕێ دوعێوە کەرێ دوعەیە پەی پارێزنای ماڵ و ئی خەڵکە فەقیرەیە هەم پەوسەیچ ڕەنگە پێسەواچی مامۆساوێش بە منتیقەکەی شارەزابیەن ئینشاءڵڵا ئا منتیقە کەماچۆ بزەکێ چکۆ بیێنە و چەرینەنە وەرگێ ڕەنگان نەیاوا واگە بیێنی چیانی وەرگەکێژ دەست بزەکێش دەست نەکەوتێنەوە بەڵام جەگرد و مەجالەکانە مامۆسا دەوری گەورەش بیەن مامۆسا خەڵکی پەرسیش پەنەکردن گەرەک ماکناچێکم دەو بە فلانە کەسی ڕئیڵ چێشەنە گەرەک ما فلانە سەفەر کرد و ڕئیڵ چێشەنە ئێمە چێوێ چانە ڕۆژدێنە کێشێوە چانە ڕەیە ینی جەگرد و بوارەکانە پێی شەرعکردێ و پێی پەرسکردێ و پێی پرس و ڕاوێژی و پێی فێربیە و پێی ئیچێوە ئەگەر یۆ ئومێدش بیە بۆ زاڕڵەکەش کوچێ زیرەکیش چەنە بیە بۆ ئاردەنش لاڵیانە مامۆسای مامۆسەگیان گرت چوڵ پێی کرد و بەڵام تۆ ئی کوڕیمە فیر و ئی دینیە فیر و ئی عیلمیە کرە ینی پێگە و مامۆسایە ئاوەختیە پێگێوە جامیع بیەن پێی لایەنە کۆمەڵایەتیەکەی لایەنە کۆمەڵنایەتیەکەی لایەنە زانستیەکەی لایەنە شەرعیەکەی حتى پێسە عەرزم کردی پێی لایەن و تەبابەتی و حەکیمیەتی و دکتۆر و چارەدۆزی سەرچەمە و مەعریفەی ئاوەختێ تەنیا حجرە بیەن و مزگی و مامۆسا وەروانەی کە ئینە تاکە سەرچاوە بیەن هەر چێوێەوە کە خەیر و فێربیە و ڕێککردێ و ئیسلاح و پەروەردە و کۆمەڵگەی بیە بۆ چاگەوە ئامان چاگەوە سەرچەمەشگرتن وەروانەی بە ڕۆشنی ئانە لێ ئادەگایانە دیارە کە مامۆسا و حجرەش هەمیشە چەنی بیەن خەڵکەکەی ژوینی سلوک و ڕەفتارش ڕۆشن بیرانەتەرا خەڵکەکەش جۆرێتەرا ئیسە بە ڕاپرسی سەردەم ماچە توندوتیژی ئافرەتا ینی پیابڵوەنە و ژەنێ جە هەوراماناتنە سفرە
دەئینە گرت گێڵەوە پێی ئینەی کە خەڵک و واگەی مەدەنین و خەڵکێ مسەقەفا و خەڵکێ سەروێن و خەڵکێوە ژیرە ئینەش چکەوە فێربیەن چا زانست و زانیاریەوە سەرچەمە و ئینەی کۆگەبیەن مزگی بێن و حجرە و تەکیا و خانەقا و ئینشا کە گرباس و عیلمەکەیە کە مامۆسایە بڵاوکردنەوە کەواتە ڕۆڵە گەورەشا بیان پێ پەروەردەکردەی خەڵکی و هەر دەگێوە مامۆساژ نەبیە بۆ حجرەژ نەبیە بوو بە بەراورد پانیشە کە هەمیشە مامۆسا و فەقی و حجرەژ بیان جیاوازی شافرە فرا و بە ئاشکرائینە بەرگنەوە ئانەن پەرابی تااقەتی بریان جەیاری پەوکەتی خاتر جەمام بۆرێ مەلێ خاتر جەمام بۆرێ مەلێ هاوردانەوە و وردبوونەوە لە هەورامان و پێگەی هەورامان و خەڵکی هەورامان لە شارستانێتی کوردەواری و شارستانێتی ئیسلامیە کارێکی زۆر پیرۆزە کە ئێوە دەستان پێ کردووە لەوەی شۆ قسە بکەین کە هەورامان ناوچەیەکی بەرفراوانە بەڵێ بەشێکی کەمی کەوتۆتە بەشە باشووری کوردستان بەڵام ئەگەر بڕێنە ڕۆژهەڵاتی کوردستان هەورامان ناوچەیەکی بەرین و بەرفراوانە دێهاتی زۆر شوێنی زۆر و خەڵکانێکی زۆرتر لەوێ دانیشتوون خەریکی بەخشینی زانست و زانیاری و ڕەفتاری جوان و کەلتوری جوان و شێوە ژیانێکی ڕێک و پێک ناوچەی هەورامان بە پێی هەڵکەوتەکەی ناوچەیەکی شاخاویە زۆر شاخاویە و دێهاتەکانیشی هەروە هەڵکەوتون کە هەر کامێکیان بگری خودبژێوی خۆی هەبووە یعنی توانیوێتی لەسەر لاقەکانی خۆی لەسەر پێی خۆی لەسەر شانی خۆی بژی هەموو ئیمکاناتێک کە پێویستیان بۆ لە ژیانە خۆیان بەرهەمیانێناوە ئەوەی کە پۆشیویانەوەی کە خواردوویانە ئەوەی کە تایە ژیاون خانوبەرەکانیان بەڵگەن لەسەرەوەی ئەم خەڵکە خەڵکێکە سربەخۆیە سربەخۆ بیرەکاتەوە و سربەخۆ دەژی بەڵام کە ژیاری نوێ دێتە مەیدان خەڵکی هەورامان شان بەشانی ژیاری نوێ و شارستانێتی نوێ تەفاعولەکەن جۆش ئەخۆن لەگەڵ زانستی نوێ لەگەڵ معریفەتی نوێ و چ لە باشی باشووری کوردستان و چ لە بەشی ڕۆژهەڵاتەکەی لە دێهاتە دوورە دەستەکانی هەورامانە تەماشاکەی جۆرەها کەسی شارەزا کارامە بەتوانە پێشکەش بە کۆمەلگاکەی خۆیانەکەن و ئەبن بە نمونەی زیرەکی و ئەبن بە سەرمەشق بۆ خەڵکانی تریش هەڵکەوتەی جوگرافیایی وای کردووە کە تاکی هەورامی تاکێکی زەحمەتکێش بێ تاکێک بێ کە ئاعتیمادی لەسەر خۆی بێ بە پلەی یەکەم زیرەکێکی لێەوە هاتووە کە کاتی خۆی بەفیڕۆ نادا کاتی خۆی بەفیڕۆ نادا و کاتەکانی بەکارەهێنێ بۆ دەستکەوتی زیاتر بۆ زانینی زیاتر بۆ پێشکەوتنی زیاتر بۆ سەلماندنی خۆی ئەمە شتێکی تازە و عەجیبیش نییە چونکە زۆر لە بیرمەندەکان تەناندێکی وەکو مۆنتسکیۆ تەرکیز دەکاتە سەر کاریگەری ئاو و هەوا کاریگەری ژینگەی جوگرافیایی لەسەر پێکاتی عەقڵی لەسەر پێکاتی ڕەفتاری ئینسان بۆیە هەورامان من وای ئەبینم شوێنی بیرکردنەوە شوێنی ئاعتیماد بە نەفس شوێنی خۆڕاهێنان و شوێنی تەئەمولاتە شوێنی ئینتاج و ئیبداعە یعنی تەنانەت ئەگەر بڕۆینە تەوێڵە لە سەردەمێکە ئەم تەوێڵەیە لە 110 سەنعەت زیاتری تیا بوو کە پێویستیەکانی ژیانی ڕۆژانەیان ژیانی کۆمەڵایەتیان ژیانی ئابووریان ژیانی بازرگانی خۆیانیان دەستەبەر کردووە و بە مانای کەلیمە سربەخۆ ژیاون بۆیە فکرێکی سربەخۆشیان هەبووە و ئەو فەزائیلە خولوقی و ڕەفتارە جوانە خولوقی کە لە خەڵکی هەورامانە هەیە
بەڵگەیە لەسەر ڕەسەنایەتی ئەم خەڵکە، بەڵگەیە لەسەرەوەی کە ئەم خەڵکە قابلیت و ئیستیعدادێکی زۆر گەورەیان هەیە بۆ ئەوەی بەشدارێکی جدی بن لە کاروانی ڕەوت و معریفەی ئینسانیە. پێش هەموو شتێکە بێەوە بزانین خەڵکی هەورامان تەقدیرێکی زۆریان بۆ زانایان هەیە. یعنی کەسێکی هەورامی، تاکێکی هەورامی لە بەردەم ئاستی زانست و زانیاریدا حاڵەتی فەنا و توانەوەی بۆ دروستە بێ. بۆیە زاناکانی هەورامان تەنها زانای زانست نەبوون، تەنها ئەوانیان تەنها مایەی خوێندەواری نەبوون، تەنها خەڵکیان فێری عیلم و زانیاری نەکردووە، تەنها حوجرە و مزگەوت و خانەقایان نەنەخشاندووە بە فکر و معریفە و عیرفانی خۆیان، بەڵکو تێکەڵاوی تانوپۆی ژیانی کۆمەڵایەتی ئەو خەڵکە بوون. ئەو خەڵکەش تەفاعولیان لەگەڵ کردوون. بۆیە لە هەورامانە تەماشاکەی تەنانەت ئەوانەشیان کە خوێنەواری ئاسایین یا خەڵکێکی ئاسایین هەمیشە مێشکی خۆیان ئاوداوە بە شێعرەکانی بێسارانی، بە شێعرەکانی مەولەوی، بە شێعرەکانی سەیدی و ئەو هەموو شاعرە گەورەیە کە لە شێخ ئەحمەدی تەختەوە بیگرە تا شاعرەکانی ئەم دواییەش کە هەڵەکەون لە هەورامانە و ئەو زانا گەورانی کە لە هەورامانە هەڵەکەون وەکو نۆتشیەکان، وەکو نەزیریەکان، وەکو تەختەیەکان، وەکو مەردۆخیەکان، ئیتر زۆر و زەبەن وەکو مەسەڵەن شێخ عەبدوڵڵای کاشتەری، وەکو دشەیەکان، زانایانی پاوە، زانایانی پایگەلان، مەلا ئەسعەدی پایگەلان، ئەو زانا گەورانەی کە ئەوەندە زۆرن لیستێکی دوور و درێژیان پێکهێناوە لە ڕەوتی زانست و کاروانی زانستی ئومەی ئیسلامیە، ئەمانە بەڵگەن لەسەرەوەی کە زانست لە هەورامانە هەمیشە زانستێکی عەمەلی بووە، زانستێک بووە کە ئاوێتەی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی خەڵک بووە. ڕۆڵیان لە سیاسەتە بەو شێوەیە بووە کە یەکپارچی خۆیانیان پاراستووە. یعنی هەورامیەکان نمونەی پاڵەوانێتی بوون کاتێک کە سانەکانی هەورامان توانیویانە لە بەرامبەر دەسەڵاتی سەفەوی و قاجاریەکانەوە بوەستن و سربەخۆی خۆیانیان هەبێ و هەورامانی تەخت پایتەختیان بێ. ئەمە نیشانەیەوەیە کە زاناکانیشان لەگەڵ بوون. یعنی دەسەڵاتدارانی هەورامان شان بە شانی زانایینەکان و شێخەکانی تەریقەت یەکپارچەیی خاکی خۆیان، یەکپارچەیی خەڵکی خۆیانیان پاراستووە و تا ئێسش بەردەوامە. وەختێن دەسووایە و گەڵام ئەمە سەمام بورێ مەلێ بشک بیەی تۆ مەڵهەمام پەی خەما بورێ مەلێ بشک بیەی تۆ مەڵهەمام پەی خەما بورێ مەلێ. و بینەرەکێش ئەشۆ بە وردی گۆشت چەندە گێرا چۆکم ئی پرسیاری ئەنە وردەنە چەنی ئاڕۆی دەم جشکەینە و باریشا پاڵیوی و مقارنەشا کەرینە زانی هەر کەسێ گەرەکش بۆ کاریگەریش بۆ دلێ کۆمەڵگاینە و چەنی کۆمەڵگای منسەجم بۆنە ئەشە پێسە کۆمەڵگای ژیەوە پێسە تاکەکە کۆمەڵگای ژێ زانە ئاینێکی و هەورامانی وەرو ئانەی تاوا کاریگەری بەقوە دروستکەرانە ئامێنێ ئاست و خەڵکە سادەکەی نەژیوێنێ بە سادەی ژیوای چەنی خەڵکی تۆ تاوی جەمعاناتیشە حاڵی بینە مامۆسا ئاینێکە ناوچە هەورامانی خەڵک و هەورامانی سادەی ژیوان ئانش کە دروستشکردنی وێش دروستکردنی بەرهەمژاردنی چێوە سادەکە و ژیانی مامۆسا ئاینەکی گیان نەبینێ جە خەڵکی گیان نەبینێ جە کۆڵ و کۆمەڵگا و کردەواری بە تایبەتی ناوچە هەورامانی ئەگەر ئیساتی مقارنە کەری لەوەرانی زیاتر مەفهومەکەمە یاوەنە دەسەڵاتدارەکەی دایمەینی کۆشکە بەرزەکانە دلی سیارە جام تاریکەکانە ئینەی باڵەخانە و سیتیە تایبەتەکانە مامۆسای ئاینی پێسە ئیشانە ژیوێنێ حەدلی خەڵکەکەینە چەنی فەقیەکە باس و بابەتەوە ورد کە یەک ئاماژە بە دێڕێەوە دەونەوە باس و شێخ حیسامەدینی کەرانە کە یاشی عومەری زیادین ئی پیا گەورە وەختی حوجرە و خانەقاکەش دروستکردن بە تایبەتی حوجرەش دروستکردن کتێبە مێژوویەکانە هەن وێش واردەش دروستکردن پێی فەقیەکە و
واتەنەشمەوان دێ من واردە تاپەی دروست کرد و کتێبش تاپەی مساونە و پاشان جلوبەرگ و فەقیا شۆتن جلوبەرگ و فەقیا کە دلێوێش ئەنە نەدید بیان سوختە شۆرۆش و فەوانکەڕۆش بە پلەبەندی ئاوێشش هاوکاری شۆرتە و پاکوتەمیزی حجرە و تەلەبەکاشکردن ئی تێکەڵکردەیە و سادە ژیایە هۆکار بێن بەروانەی مامۆساکێت هاوە کاریگەری گەورە دروستکەرانە تۆکە وینی دەگای چانێمانە 25 پەشتێ مەلاشان 25 یعنی نەوە بەرنەوەی مەلاشان چەند نەبڕیان یانە چێژ یانێ مەلا زانای ئاینی ناوچە هۆراماینە تێکەڵ بە ون و گۆشت و خەڵکە هۆرامانی بیان ماچانی پاو یز عاشقا ئانەن پەرابی تاقەتی بریان جەیاری پەوکەتی خاتر جەمام بۆرێ مەلێ خاتر جەمام بۆرێ مەلێ بەڕاستی من گروەختەوە ئینەم واتەنم حونەر نییە کە ئیسە مامۆسێەوە چێوزان و چێو بنویسۆ چونکە ئیسە ئەنە کەرەسە و فێربیە و ئامراز و وەرگرتەی زانستی فرە بیەن هیچ ئازایەتیەش نییە چەنە من مۆبایلەکەم بە سەدەهانا بە هەزارە هەج کتێبێش چەنێ ئایپادەکەم ینی بە دەیان مەکتەبێش چەنێ وەروانەی هەرچیم گەرەک بوو بە ئاسانی مێوەرو دەستیم بەڵام ئەوسای مامۆسێ ئینەشان نەبیەن مامۆسێ فەقیر کتێبش هەر نەبیەن ئەگەر یاگەنە کتێبێ بیە بۆ جەحوجرێوەنە مامۆسا ئستنساخشکردن ئستنساخ و ئاوەختیە ینی و جەوەرگرتەیە و وەرگرتەیە ینی بە پەل و باڵندەی کەرگە یا کاوەتری یا هەرچی بە پەل و ئانەی باری دنە دنەی کەریش مەرەکەبەکەرەوە حرف بنویسیشۆ گرد و ئاکتیوی کە کتێوی چانە هەن دەیان مجلدین ئامێنی ئەپێسن ویستن شاوە جائی منطقە بیان بە صاحب و یەک کتێبی اینجا ئی کتێبە ئیتر ئەوێ ترێکە نەبیان شا هەر بە وەروانان شا وەروانەیە گرد و عیلمەکەی سینەشانە بیان و فرەیج تاالبێ بیر بینێ پێ عیلمەکەی وەروینەی ئێڵێ عیلمی لوێنێ نان و ئەورایی و تەژنایی و سەختی و سەرما و زەحمەت گۆشتانان پێچێوە نەسەردا و نەزەحمەت و نە هیچ چێوێ کۆڵش پەنە نەڵێنێ مامۆسا بیان وەروانەی کە وەڵتەرنە ینی کەملی حجرە ئاوەختی چێوێتر نەبیان نامەش خوێندگە بیە بۆ بلا چاگەوانە و فێرێبا لوان تەنیا چەند ساڵە فیر و حرفەکە بیان اینجا دمای دەستشکردن بە ڕۆڵە بزانی و سەرچاوی ئاین و بەهار و گوڵزار و ئیچێواکە کەم دەست چاپەنەکردن وەروانەی مامۆسێوە کە دەستشکردن بەوانای هەتا ئامانۆ جاربیان 30 ساڵش پەنەشیەن کە ڕێک کەوتن 7 ساڵ 8 ساڵ نامانۆ منطقەکەش فرە دووربیەن وەختێ ئامانۆ تەماشەکەرۆ ئینا مەتێژ وەفاتشکردن ئینا مەسەلەن فلانە کەسی قۆمشا وەفاتشکردن ڕێک کەوتن ئاژ نەمەنێنە ئیتر مێوە وەختێ مێوە ئەپی حاڵۆ مێوە ینی زاڕوڵێوە تازە پێسەواچی یاوا پەنە یا زاڕوڵەیینە کوچالێ فامش کردە بۆ لوان کەسێ ئامانۆ کە ئیتر یاوان حەد و کەماڵی کامڵ بیەنجە تەمەنە و عیلمێ فرەش ئاردەنە و ئەپێسە ینی بەراورد مەکردی و وەرگێرتەی زانست و ئیسەی چەنی ئاوەختیە فرە ناڕەحەتی بیان ینی ئێمە ئەگەر تەنیا جەناب و مەرحوم و مامۆسا دکتۆر مستەفای بە نمونە بارمێوە ینی تەماشەکەری کاروانی ژیانم وانۆن و ئاڵی تەماشەکەری ینی چ زەحمەتێوە ژیان چن ئاوارەیش دیان چن بێنانی و دامایی و بێنازی بەڵام نەتیجەکەش ئینە بیان بە گڵۆپێوە هەزاری دنیاش ڕۆشن کردێنەوە گرد و مسلمانە و عالمی ئیسفاڵشا چەنەکردن و بیان بە یاگی فەخر و شانازی پێ هەورامانی و پێی دەگا و زەڵمی بەشکەم بە سیحر و ئادەسا گەرمی وزی شار و جەسێ تاکەی بە تاسە دیڵەنی هەر سەو چەمام بۆرێ مەلێ بەشێک پەیوەندی بەوەیە طبیعەتی ژیان وایە کە پەیوەندیەکان فراوان بوون تاکی هەورامی ناتوانێت لە ناوچەکەی خۆیان هەتا سەر بمێنێتەوە بە حکمی پسپۆڕیەکەی بە حکمی ئیشەکەی ناچارە هەورامان بەجێبێڵێ بەڵام هەمیشە لە دیدگای خەڵکی هەورامانەوە ئەمانە سەرمەشق و نمونەن بەڵێ
ژیان جۆرەکانی زانست لە قوپۆی زانست بەم لەولا چووە زۆر فراوان بووە بەڵام هەورامیەکان ئەوەی کە تاکی هەورامیە پێم وایە ئەوانەی کە من بیان ناسم هیچ بربەستێکیان نەهێشتۆتەوە وەزاڵ بوون بەسەر هەموو لەمپەرێکە بۆ بەدیهێنان و بەدەستێنانی زانست و ئیبداع لە بواری زانستی خۆیانە هەر بڕۆرە تەوێڵە بیارە گوندەکانی تر بڕۆ بۆ پاوە بڕۆ بۆ نۆتشە بڕۆ بۆ پایگەلان تەنانەت لە منتەقەی مەریوانە هەورامیەکان شان بەشانی خەڵکی تر بەڵکو پێشگرن لەو بوارەیە پێشڕەون پێشڕەوایەتی خۆیانیان پاراستووە لە بواری گەیاندنی زانست و زانیاری بەرەپێدانی زانست و زانیاری گرنگیدان بە قەڵەم و بەنووسین بە ئەدەبیات بە شیعر بە پەخشان و تەنانەت بەو سۆزە دەرونی کە لە هونەری هەورامیشە هەیە لە هونەری هەورامیە ئاوێتە بوونێکی تەواو و تەماهیەکی تەواو لەگەڵ سروشتا بەدیەکەین یعنی سروشت لای شاعیرێکی هەورامی زۆر پیرۆز و مقدسە زۆر جوانە ینی ئەو کاتێک کە تەماشای شاخەکانی هەورامانەکە تەماشای دۆڵەکانی هەورامانەکە تەماشای شوێنە دیدەنیەکانی هەورامانەکە چێژێکی تایبەتی لێ ئەبینێ ئەبێ بە سەبەبی ئەوەی بەرهەمی ئەدەبی و هونەری بخولقێنێ بۆیە من پێم وایە خەڵکی هەورامان زاڵ بوون بەسەر لەمپەرەکانی ئەمڕۆیە بەسەر لەمپەرە مادیەکانە و لەو معاناتەی کە لە طبیعەت و لە سروشتا هەیە توانیویانە جوانترین سوود وەربگرن و بەکاری بێنن بۆ پێشخستنی خۆیان لە قۆناغەکانی دواییە وەکو جەناب دەفەرمووی ئەم سێ مەدرسەیە زۆر کاریگەر بوون لە مەدرسەی خەرپانیە مفتی زەهاوی پێگەیوە مەلا خدری نالی پێگەیوە مەلا یاسینی تەوێڵەیی مەلا ئیبراهیمی بیارەیی ئەمانە پێگەیون لە خورماڵە مەلا جەلالی خورماڵی هەبووە لە بیارەیە کەسێکی وەکو مەلای گەورە مەلا عەبدولقادری کانیکەوەیی مدەڕیسی یەکەم بووە و خەڵکێکی زۆر لای ئەو خوێندویانە تا ئاخرین جار گەیشتە لای مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس و دوای ئەویش مامۆستا مەلا محەممەدی بالیسانی و شێخ محەممەدی بالیسانی و مامۆستا مەلا حەمینی کانیسانان و مامۆستا مەلا عەلی بیارە و ئەم کەسایەتیە گەورانە توانیویانە ڕەونەقێکی زیاد بن بە عیلمی شەرعی بە زانستە ئەدەبی و ئیسلامیەکان پێش ئەم مەرحەلەیەش مەرحەلەی تر هەبوو ینی لە پاوا مەدرسە هەبووە لە تەوێڵا هەبووە لە دشا هەبووەوە بنەماڵەی مفتیەکانی دشە مەشهورن و لە مەلا عەبدوڕەحمانی نۆچی مەلا ئەحمەدی نۆچی کە ئەمە داوایان لێکراوە بن بە مفتی هەموو عێراق مفتی منتیقەی بابان بەڵام ئەوان سۆزی هەورامان و سۆزی منتەقەی خۆیان ڕای کێشاونەتەوە بۆ ناو جەرگەی خەڵکی هەورامان ئەمە نیشانەی ئەوەیە کە هەورامان لە دیێ زەمانەوە مرکزی عیلم و فەرهەنگ بووە مەلا خدری ڕواری تیا بووە ئەم مەلا خدری ڕواریە کتێبی داناوە لەو سەردەمەیە پێشەنگ بووە لەبارەی پەروەردەکردنی ئەسپەوە عرفان بە ناوی عرفان و الخویول و ئەگەر بگەڕێنەوە بۆ تاریخ زۆر لە زاناکانی هەورامان بۆ نمونە لە سەرگە تا شێخ ئەحمەدی شێخ مۆمین هەبووە ئەمە عەلمێکی بەرجەستە بووە مامۆستا مەلا کەریم باسیەکە توحفەی ابن حەجەری نووسیوەتەوە و مدەڕیسێکی چاک بووە شێخ عوسمانی سەرگەت هەبووە کە ئەمە هاوشان و واکو بڵێن هاوڕێی حەزرەتی مەولانە خالید بووە و مەولانە خالید بە هاوینانە هاتوۆتەوە لە سەرگەت ئیسلاحەتی کردووە خەریکی تاعەت و عیبادەت بووە خۆلاسە مەئاسیری هەورامان ئەوەندە زۆرە لە بوارەی زانست و زانیاریەوە لەبارەی زانایانەوە لە کۆتایەکانی شایەمە لە پاوە مامۆستا مەلا زاهیدی پاوەمان هەبوو کە عالمێکی عەلامە و ڕەبانی بوو لە سەرگەتا مامۆستا شێخ سدیقمان هەبوو کە عالمێکی عەلامە بوو و زۆریش لە زاناکانی تر بە تایبەتی بنەماڵەی شێخانی مەردۆخی کە لە هەورامانی ڕۆژهەڵاتەوە سەریان هەڵداوە ئەمانە هەر کامێکیان نابیغە و هەڵکەوتوویەک بوون کە هەموو خەڵکی کوردستان
شانازیان پێوە دەکەن. ماچانی پاو ییز عاشقا ئانەن پەرابی تاقەتی بریان جەیاری پەوکەتی خاتر جەمام بۆرێ مەلێ خاتر جەمام بۆرێ مەلێ. تەکیە و خانەقاکان ڕۆڵێکی زۆر گەوریان بینەوە. ڕۆڵە گەورەکەیشان هۆکاری هەیە. هۆکارەکەی ئەوەیە کە شێخەکانی هەورامان ئەوەندە گرنگیان بە تەکیە و خانەقەکان داوە قناعەتیان وا بووە لێرەوە دەتوانن گۆڕانکاریەکی ڕیشەیی هەم لە ڕووی علم و معریفەتەوە هەم لە ڕووی ڕوحانیەتەوە گۆڕانکارێکی گەورەکەن. بۆ یەکێ لە ئیشە گەورەکانەوە بوو کە ئەوانەی کە سەرپەرشتی تەکیە و خانەقارەکانیان کردووە پیاوانی ساڵح و ئاین دۆست و زانست دۆست بوون. ئەمە هۆکارێکی زۆر گرنگە. کەسێک کە حەزی لە پیشەیەک بێ چاکتر دەتوانێت خزمەتی بۆ پیشەیە بکە نەک بە زۆر بێ بکەن. شێخەکان حەزیان لە ئاین دۆستی و ئاین پەروەری و زانست بوو. ئەمە یەکێ لە هۆکارێکی دیکە ئەوەیە کە زاناکانی هەورامان لە تەکیە و خانەقارەکانە هەڵبژاردەی زانەکانی ناوچەکە بوون. بۆیە شێخەکان هاتوون بە هەر هیمەتێک بێ بە هەر قیمەتێک بێ تەمان زۆرتر بە نامەیەکی جەنابی شێخ عوسمانی سراجدینی هەر شێخێکی تر نامەیەکی نردوێ بۆ هەر زانایەکی ئاینی یەکسەر وتێتی سەمعن وەطاعن بەسەر چاو فەرمانی پێ کردو بچۆ لە فڵان شوێن تەدریس بکە. بۆ یەک زۆر گرنگیان داوە بەوەی کام زانای ئاینی کام مامۆسای ئاینی زۆر شارەزا و پێگەشت و تێگەیشتوو بووە هێناویانە لە تەکیە و خانەقەکانی هەورامانە تەدریسیان پێ کردو. هەتا لەو دیوی لە دووڕوو لە ناوچەکانی تر شێخای بڕیانیانداوە کە زانایەکی ئاینی دەچێتە شوێنێ عادەت وایە هەرچێ فەقیە چۆن هەنگ بە دوای گوڵ ئاگەڕێ فەقیەکانیش بە دوای ئەو زانایە نەگەڕەون. بۆیە زۆرترین فەقێ لە لای ئەو مامۆسایانە کۆبوونەتەوە کە مامۆساکان پلێ و پایەیەکی عیلمی گەورەیان بووە. ئەمە خاڵێکی زۆر گرنگە و پاشان هۆکارێکی تریشی ئەوەیە کە لە تەکیە و خانەقەکانە قوتابی زۆر گرفتی پیتاک و خۆراک و ڕاتبەی فەقی و ئەمانەی نییە. هەموو ئەمانی بۆ دابین کراوە لە ڕێگەی وەقفەکانەوە شێخەکان هاتوون ئەم عەزیەتە گەورەیان کێشاوە ئەم زەحمەتە گەورەی ئەم خزمەتە گەورەیان کردووە هاتوون خواردن و جلوبەرگ و کتێب و مامۆسایان لە یەک شوێنە بۆ دابین کردوون. ئیتر فەقێ بۆچی شار بە شاولاد لێ بەدادێ بگەڕێ بۆی ئەم هۆکارانە ئەمانە هۆکار بن بۆی حجرە و خانەقەکان بتوان خزمەتێکی گەورەکە. خزمەتە گەورەکان چۆن بوو؟ بە سەدان ئەگەر بڵێم زیاد لە سەدان بە سەدان زانای ئاینی لە تەواوی چوارپارچەکەی کوردستانە لە حجرە و خانەقەکانە پێگەیون. ئەوان هەرێکێک لەوانە کە پێگەیون ئیجازەی عیلمی وەرگرتووە لە شار و لە لادەیەکی دیکە خزمەتی کردووە تەما خزمەتێکی زۆر گەورەیە. من کە دەڵێم لە سەدان زیاتر لە حجرە و خانەقەکانی هەورامانە ئیجازەیان وەرگرتووە و لێەوە بڵاو بوونەتەوە بە ناوچەکانی کوردستانە. ئەگەر بگەڕی بۆ ئەوانەی کە وەریان گرتو ئەو لیستانە بێنی لە دەسوسەکانە هەن یا لە کتێبەکانە هەن لە سەدان تێپەڕێ بە هەزاران کەسمان هەیە لە تەکیە و خانەقەکان ئیجازەی عیلمی وەرگرتووە. بڵێن مەدرسەکان چونکە بیارە ئەمە بۆکو بڵێ ئەمانەتێکی عیلمی هەیە کە بیڵێن بیارە سەرەتا خانەقا نەبووە سەرتا مەدرسە بووە دوایی دەبێتە خانەقا. چونکە خانەقا بابەتی عیرفانی تیا بووە مەدرسەکە و تەکیەکان ئەوەی لە ڕۆڵی ئەو سێکوچکە عیلمی ئەکەین کە لە هەورامانە بووە چۆن بڵێن سێکوچکەی بابامان هەبووە لە سلێمانی لە هەورامانیش ئێمە سێ مەدرسەی گەورە بەناوبانگمان بووە کە شوێنی پێگەیاندنی زانایان و عولەمایان و فەقیهەوانە بووە. مزگەوتی گەورەی خوڕماڵمان هەبووە مزگەوتی ماسەمەد عەبدوڵای خرپانیمان هەبووە و مزگەوتی مەدرسەی بیارێشمان هەبووە. ئەمانە تا چەند ڕۆڵ و کاریگەریان هەبووە؟ بەڵێ سێ کوچکەیەکی حجرەی یا مەدرسەی یا زانستی هەر ناوێکی لێبنی ئاساییە. ئەم سێ کوچکەیە لە ناوچەی هەورامانە دەورێکی زۆر گەورەی بووە هەموو مێژووی زانایانی ئاینی لە ناوچەکەدا قەرزاری ئەم سێ کوچکەیە. ئەم سێ کوچکەیە بۆچی بێتە سێ کوچکە؟ سێ قوتبی گەورە تیا دانیشتون. ئەم سێ قوتبە گەورە وەکو فەقەرەی پێشوو باسم کرد زانایەکی پایەداری پایەبەرز لە هەر شوێنێکا بێ فەقێ لە تەواوی کوردستانەوە سنووریان بەزاندووە هاتوون لە ئێران لە عێراق لە حتا لە شوێنەکانی دیکەیشەوە هاتوون لەم ناوچەیە دەرسیان خوێندووە. ئەم سێ کوچکەی ئێمە یەکێکمان هەیە مەدرسەی خەرپانیمانەیە مامۆستا عەبدوڵای خەرپانی خوای پەروەردگار پلەی بەرز کاتەوە لە بەهەشتی خۆیان
مەلا جەلالی خورماڵمانەیە ئەمە دووەمیانە طبعا مەلا جەلال دینی خۆی مەلا جەلالی گەورەمان هەیە مەلا جەلالی جەلالدینمان هەیە مەلا جەلالی خورماڵمان هەیە ئەمە خاڵی دووەمیان سێکوشکەی دووەمیان مەلا عەبدوڵڵای مەلا عەبدولقادری کانیکەوەیمانەیە کە شێخ ئەیهێنێتە ئەوێ زانایەکی زۆر گەورەیە هەر مێژووی هەر زانایەکە خوێنیتەوە لە کوردستانە ئیلا بەشێک لەو زانا گەورانە ئیلا لەلای ئەم پیاوەی جازیان وەرگرتووە مامۆستا عەبدولقادری کانیکەوەیی لە بیارە مامۆستا عەبدوڵڵای خەرپانی لە خەرپانی مامۆستا مەلا جەلال لە خورماڵ ئەم سێ مەدرسە گەورەیە خزمەتی ئەوان ئەوەندە گەورەیە بە کتێب و دوو کتێب و بەچی باس ناکرێت بە بەرنامە باس ناکرێت ئەگەر تەنها مەدرسەی خورماڵ وەرگری بە سەدان زانای گەورە لە خورماڵە هەم تەدریسیان کردو هەم ئیجازیان وەرگرتووە خەرپانی ئەوەتر پلۆپایی مامۆستا دیارە کاتە ئەم سێ کوچکەیە بەس باسی تەکێ و خانەقا بکەی باسی مەدرسە بکەی باسی زانایانی بکەی ئەم سیانە ڕۆڵی گەورەیان بۆ ئیلا بەشێکیان هەیە لەو گەورەی و فەزڵە مامۆستا بەشێکی تر لە خزمەت و ڕۆڵی زانایان و عولەمایانی هەورامان دەستنووسەکانیان بووە مانە کە تا ئێستش هەر ماوەتەوە لە مێژوشە هەر بەردەوام ئەمێنێتەوە ئەمەش تا چەند ڕۆڵ و کاریگەری هەبووە لەسەر بەعام زانایانی ئەو سەردەمەوە ئێستاش من پێم باش بۆ پێشەوەی پرسیاری جەنابەت بکرێ ئاماژەی بە بابەتێ بکەم لە پێگەیاندنی زانایانی ئاینی لە مێژووە لە کتێبە تاریخەکان هاتووە کورد بەگشتی 12,000 زانای ئاینی پێگەیاندووە پێشکەشی ئیسلامی کردووە 12,000 بابەتی دەستنووسەکان کە فەرمیتە من زانایکی ئاینی زۆر لە ناوچەی کوردستان بەگشتی ناوچەی هەورامان بە تایبەتی بە بۆنی ئەم مەدرسە و ختەکێ و خانەقان و خزمەتە گەورەی شێخانەوە زانایکی ئاینی لە ناوچەکە بوون ئەم زانای ئاینیانە لە ڕێگەی مەختوتاتیانەوە دەستخەتەکانیانەوە خزمەتێکی زۆر گەوریان کردووە ئێستش قوتابی زانکۆ و پەیمانگاکان بەکاریرۆس و ماستەر و دکتۆرا محتاجی مەختوتاتی ئەمان بەداخەوەڵێم چۆن لە هەموو سەردەمێکە قاچاقچی هەیە لەم سەردەما قاچاقچی نەوت هەیە نازانم زێر هەیە چی هەیە لە سەردەمانێکە قاچاقچی بوون بێویژدانانە ئەم هەموو دەستنووسی زانایانی کوردیان بەتاڵان بردووە یەکێک لەو شتە گرنگانە کە زانایان لە دوای خۆیان بەجیان هێشتە دەستنووسەکانیان ئەگەر لە بەقات تەماشا بکەی دار و سەدام لە مەختوتات زۆرترین مەختوتات لە عێراقا هی زانەکانی کوردە تەبێن دیارە بەشێکشان زانەکانی هەورامانن لە سووریا و دیمەشق تەماشاکەی پڕە لە ئەستەمبول ئەوە هەر بێشمارە ئێمە لە قوم هەمانەکە گەورەترین مەکتەبە و کتێبخانەی دەستنووسی لە بواری ئیسلامیە هەیە زۆربەی زانەکانی کوردە لە قوم هەمانە لە مەشهەد هەمانە لە تاران زۆرمان هەیە لە کوردستانیشە لە لای کۆمەڵی کتێبخانە لە لای بابا مەردوخیان هەتا لای مامۆسایانی بەحرکەی مەختوتاتێکی زۆرمانی زاناکانە هاتوون ئەو زانستێکی خوێندویانە هاتوون بۆ خۆیان بەدەستی خۆیان نووسیویانەوە حتا نەک لە کتێبەکانیان بۆ معلومات لە مەدینە 1500 قورئانی دەستنووس هەیە هی زانای کوردن لەوێدانراون جگەلەوەی زۆرێکی فەوتاوە جا مەختوتاتی زانای کورد بە تایبەتی زانای هەورامان زانەکانی هەورامان ئەوەندە زۆرن ئێستا خۆشبەختانە کەوتونەتە دۆزینەوە و تحقیقکردن و تەخریجکردن و نووسینی بەحث لەسەریان لە ڕێگەی مەختوتاتەکانیانەوە توانیانە خزمەتێکی زۆر گەورە بکەن کۆمەڵێک کتێبی زانستی هی حجرە و هی غێری حجرە هاتوون بەدەست نووسیویانەتەوە و ئێستا لە کتێبخانەکانە هەن خەڵک دەتوانێت سوودیان لێ ببینێ ناوچەی هەورامان سەردەم پێشتر پیشالیاری تیا بووە پیشالیاری زەردەشتی ئەوە خەوە بینی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دێ بەڕوویەوە و بەرماڵێکی بداتێ ئێتر ناگات بە خزمەتی پێغەمبەری خوا ئەمرێ کۆچی دواییەکە دوایی کە ماریفەتنامەیەک نووسێ دوایی کوڕەکەی پیشالیاری دووەم ماریفەتنامەکە دەستێکی پیاەنێ ڕێکوپێکی کاتچکۆی باسی هاتنی پێغەمبەری خوای تایە صلی الله علیه وسلم کەواتە ڕێک و ڕیشەیەکی ئاینی لە ناوچەی هەورامان نابووە هەورامان بەبێ ئاین نەبووە هیچ کاتێک دوایەوە لە ماریفەتنامە باسی هاتنی پێغەمبەری خواکە و دوای پیرەکان کاریگەریەکیان هەبێ لەسەر ئاشتەوایی و پێکەوە ژیان و گونجاندن لەگەڵ یەکا و سازان لەگەڵ یەکا ئەمە کاریگەری بۆ بێ هەر کە ئیسلام هات ئەمان باوەشی بۆکەنەوە ناوچەی هەورامان باوەشەکەنەوە بۆ ئیسلام و هەر کەسێکیش بە ناوی ئیسلامەوە هاتوێتە ناوچەی هەورامان خزمەتیان کردووە و بە ڕێز و حرمەتەوە بە
پیرۆزیش تەماشایان کردو بۆیە لە ناوچەی هەورامانە زۆرێک لەو مەرقەدانە ئەبینی کە خەڵک بە پیرۆز تەماشای کردوون بە واتایە ناڵێم مەبەستمەوەی نییە پیرۆزی بدەم بەوەی کە خەڵک هانایان بۆ بەرێ بە بۆ واتایی کە ئەمانە ڕێزیان لێ گیراوە خەڵک حرمەتی لێگرتوون کە مەلا گوشایش لە هەورامانە دەسەکات بە بڵاوکردنەوەی قورئان و دوایی تر وردەوردەی درێژەکێش بۆ مەولەنا خاڵێ دێتە ناوچەی هەورامان. ناوچەی هەورامان ئیسلامی قبول کردووە زۆر بە خێرایی بەبێ هیچ چەنوچوونێک ئیسلامی قبول کردووە چونکە ئەساسیات و ئەوەلیات لە جابانی کوردیەوە کە کوڕەک ئەسڵ وایە کە ئەبوو بەسیر ئەمانە ئەسڵ خەڵکی جوانڕۆ بن. قولی ڕاجح وایە کە خەڵکی جوانڕۆن و دوای دەچنە بەسڕە و ئیسلامیان هێناوەتە ناوچەکە ئیسلامیان وەرگرتووە. خاڵێک کە زۆر گرنگ ئاماژەی پێ بکەم خەڵکی هەورامان خەڵکێکی ئاشتی خوازن. ئەم خەڵکە ئاشتی خوازە ئیسلامیش دینێکی ئاشتی خوازیە، دینێکە لەگەڵ ئاشتی و ئاشتی خوازیە ئەگونجێ بۆیە هاتوون ئیسلامیان قبول کردووە. خەڵکی ناوچەی هەورامان خەڵکێکی لاشەڕن دوورن لە شەڕ و ئاژاوەوە وەکو جەنابیش داماژت پێ کرد. کەمترین توندوتیژی لە ناوچەی هەورامانە هەیە سەبارەت بە ئافرەت سەبارەت بە پیا و سەبارەت بە تەنانەت ئاژەڵوشتیش لە ناوچەی هەورامانە کەمترین توندوتیژی بەرامبەر بە گێل لەبەران نەکرێ. ئەم نەریتە جوانە لە ئیسلامە وەرمان گرتووە خەڵکەکەش تەبعی وایە الحەمدوللا لەگەڵ ئەو نەریتە ئاشتی خوازە هەڵەکا و هەڵسی کۆتی کردووە و ئیسفادەشی لێ کردووە. بەڵام بەداخەوە ئێمە ناوچەی هەورامان هەتا ئەم فکری ئەلمانیەتە نهاتە ناوچەی هەورامانەوە و ناوچەی هەورامان ئەسڵەن نەک هەر بڵێن سفر ئەگەر بکرێ بڵێ خواری سفر ژمارە هەیە لە خواری سفرەوە بووین لە مەسەڵەی توندوتیژیە بەرامبەر بە دایک و باوک بەرامبەر بە خێزان بەرامبەر بە کوڕ و منداڵەکانمان بەرامبەر بە گیان لەبەرەکان کە لەبەر دەستبانن ئێمە وا فێر کراوین کە بەڕەحم و بەبەزەی بێت لە بەرامبەر بە سروشتا خەڵک ناوچەی هەورامان شایەدە کە خەڵکی هەورامان وا فێر کراون لە شارەکانیشە لە ناوچەکانی تیشە ئەدە مامۆسای ئاینیمان لە هەر مزگەوتێکا بێت جێدەسی دیارە خەڵکی هەورامان لە شوێنێکا بێ نەمامێکژی وا فێر کراوین نەمان بنێژە خەڵک ناشتێتی ئێمە خواردومانە ئێمەش ئەینێشین خەڵک بیخوا ساز و خەزاڵ نی دوورجە تۆ حرماتەما بۆرێ مەلێ ماچانی پاو یێز عاشقا ئانەن پەرابی تاقەتی ئەو کەسەی کە سروشتی هەورامانی دیبێ ئەو شوێنە دڵگیرە شوێنی دڵنشین و فێنک و گۆڕانکاری پڕ لە چێژی وەرزەکان و ڕنگ و جوانی باخەکان بە تایبەتی لە کاتی پایزانە کە ئەیبینی وەشنەی بای هەوارەکانی هەورامان لە تەوێڵە و ئاوێسەر و بیارە و خانەقا و سروشتی زەڵم و باخەکۆن و ئەو شوێنانەی کە لە هەورامانە فەقی و حوجرەی تیابوو بێ هەموو ئەوەی بۆ دەرەکەوێ کە کەسێک هاتە ئەوێ ئیتر لە دووری ئەوێ ناتوانێ بخوێنێ ئیدارە ناکە لەبەر ئەوە ینی لە مێژووە ببینە لە شوێنێکی وەکو بیارە کە ئێستا پێی ئەوترێ ئەزهەری کوردستان بەڕاستی لە قەوقاز و لە مەسەڵەن رووسیا و لە ئێران و لە جنوبی عێراق و لە وڵاتانی دنیا و لە هەموو چوار قوڕنەی کوردستانەوە فەقێ هاتوون و لەوێ خوێندویانە و بەشێکی زۆریشیان لەوێ مۆڵەتی زانستیان وەرگرتووە ینی هەم زانایانی خاوەن زانستی ئەوێ هەم جوگرافیایی دڵڕفێنی ئەوێ کاریگەری گەورەی هەبووە لەسەر پێگەاندن و مانەوە و وانە خوێندن و بە تامەزرۆییەوە فێرخوازی لە حوجرەکانی هەوراماندا زانایان لە هەموو کوردستانە بەگشتی و لە هەورامانە بە تایبەتی بەدەر لەو ڕۆڵی کە پێی ناسراون وەکو فێرکردن و فێرخوازی و بوارە کۆمەڵایەتیەکە کاریگەری گەورەشیان هەبووە لەسەر بواری ڕۆشنبیری و ئەدەب لەسەر مێژوو لەسەر سیاست ینی تۆ ئێستا ببینە مامەستا مەلا خدری ڕواری کە ناوبانگی هەیە شاعرێکی گەورەی مەزن بووە و مەولەوی و ئەو شاعرانەی ترکە ینی شعریان هۆنیوەتەوە بە زمانی هەورامی دلیلە لەسەر ئەوە کە بەڕاستی ڕۆڵی گەوریان هەبووە لە بواری ئەدەب و هونەرە
و لە ڕووی سیاسیشەوە ینی تۆ سەیری سەرکردەکانی شۆڕش بکە زۆربیان دەرچووی حوجرە و خانەقا و تەکیەکانن و کەسێک نادۆزیتەوە مەگەر لەم دواییانەی مێژووە ئەگینا هەموو سەرکردەکانی شۆڕشی کوردستان هەر لە قازی محەممەدەوە کە ئێمە یەک کۆماری کوردستانمان هەیە شانازی پێوەکەین مەلا بووە بە دەرەجەی تەفەوق کە قازی بووە لە شێخ سەعیدی پیران و لە دوای ئەوەوە هەتا خوارەوە هەموو مەلا و شێخ و دەرچووی خانەقا و تەکیەکان بوون کەواتە بەڕاستی ڕۆشنبیری و زانستخوازی و ئەدەب و شعر و مێژوو شۆڕش هەمووی لە حوجرە و لە مزگەوت و لە تیکێ و لە خانەقاوە سەرچاویان گرتووە بۆیە هەموو کورد قەرزاری مزگەوتە قەرزاری مامۆستای ئاینیە قەرزاری تەکیە و خانەقاکانن و ئەبێ هەمیشە بە چاوی ڕێزەوە سەیری ئەوانە بکرێ و بواری پەرەپێدان و گەشە سندنی زیاتریان پێ ببەخشرێ نەک لە بیری پراوێز خستن و کەمکردنەوەی ڕۆڵیان نابن. ئێستا سپاس بۆ خوای گەورە ینی بووە بە مارکە هەر پزیشکێک زۆر شارەزا بێ هەر مامۆستایەک زۆر زیرەک بێ هەر مامۆستایەکی ئاینی ڕۆڵ و پێگەی مەزنی ببێ هەر ئەندازیارێک زۆر ناوازە بێ زۆر جار خەڵک ئاماژەی بۆ ئەکا ئەمە بابە ئەمە گوێزی هەورامانی خواردووە ئەمە هەورامیە لەو سەرچاوەیە ئاوی خواردووەتەوە ئەمە منەتی خوایە بە سەرمانەوە ئەمە جێگەی شانازیە ئەمە بێ بیپارێزین کە بەڕاستی سپاس بۆ خوای گەورە لە هەورامانە بەدەیان دکتۆر و زانای هەڵکەوتو و ئەندازیاری ناوازە و خەڵکی شارەزا پێگەیشتوون لە هەموو بوارەکانی ژیانە لەبەر ئەوە بەڕاستی ئەتوانم بڵێم لە چاو ئەوەی کە هەورامان شوێنێکی سنووردارە شوێنێکی دیاریکراوە بەڵام ئێستا زۆربەی شارەکان هەر لە سەرمایەداری ڕازگۆ هەتا پزیشکی کارامە هەتا مامۆستای ئاینی هەتا ئەندازیار هەتا هەر بوارێکی دیکە لە دەستڕەنگینی و کاری پیشەیی وەستابەنایی و دارتاشی و چی سپاس بۆ خوای گەورە ئەوە فەزڵ و منەتی خوای گەورەیە کە یا خەڵکی هەورامانە یا لەوێ فێر بووە کە ئەمە بەڕاستی ئێمە ئەتوانین بڵێن دەبێ خەڵک چاوی لێ بکە سپاس بۆ خوای گەورە ئێستەیش ئەو ڕۆڵە هەر بەردەوامە ئێستەیش زۆرن ئەو فەقیانەی ئێمە ئەیان بینین کە لە هەورامانە هەن یا خەڵکی ئەوێن یان لەوێ ئەخوێنن هەر لە خانەقای بیارەوە هەتا ئەگاتە شوێنەکانی تری مامۆستاکان کە فەقییان هەیە ئەم ڕۆڵە بەردەوام دەبینرێ و ئەم خزمەتە بەردەوامە هیوای بەردەوامی زیاتری بۆ ئەخوازین چمی وەدەیمە و سەرکەلی داخی مرۆتاب و شەرام چانەی زیاتر پەیدڵێم من تا سەما بورێ مەلێ من تا سەما بوو